چۆنن؟ ئەوان گۆ چاوەڕێی کوردستانی دەکەن؟ عەدی باشە لۆ کوردستان هاتیە بزانین وادە دەکەی دەین؟ کوردستان ئەمنم نونو هەستە وەرە هەستە ئەوە چ ئەوەی شۆنی باشی کوردستان ئەوە شەکل لێرە ئەکسدی من هاتی نەکەن تو ئەمە هاتینە ماری تو بۆشی لۆ بەرنامەی ئای بیرم شو بیرت چوو ئای بیرم شو باشە کوردستان بەڵێ ئەوە تو وا درەنگ خەستای لە خەوێ ئەژانی شۆم بوو کاکەمە ئێمە دوێنێ لە شەفرە بوون شەفرە سەیران چوونە سەیرانێ نونو ئەوە نەخۆش بوو ئەو ناوەمانەمووی نەهێشت لە پیشی قورمانە کرد شاڵمانە کرد باشە بزانم منە پرسیارێ بکەم کوردستان بەڵێ بزانم لە سەیرانێ چتا کرد شەرەتا یاریمان کرد ئێ دواتر خواردنمان خوارد چت خوارد لەوێن دەر گۆشتەی دێنا کەباب کەباب خۆشە کەباب خۆشە کەباب زۆر چەند شیش کەبابت خوارد ئەمە شەنە ئەوە چارە ئەفەرێک چار شیش یعنی نەفەرە کەبابی خواردە ئەفەرێک ئەو زەبرێت چی کوردستان باشی گیان ئەوە بەرنامە یەکەم بەرنامەیە با سڵاوی خۆمان بنێرین ئەوکرە بیرمان شو ئەدینە بیرمان چوو مناڵە خۆشەویستەکان و گوڵە جوانەکانی کەناڵی دیمەن سڵاوتان هەبێ چۆنن؟ لەگەڵ گۆم نیە لەگەڵ منداڵەکانی ماڵێمەوە ئێستا لە تەماشامان دەکەن کوردستان بەڵێ ئەوجا ئەوە بەرنامەکمان هەیە هەموو جاریان نۆتو وەی کە خۆشە ماما ئەو زەبرێت چی ماما پێت بڵێمشی مامە نونو یان نونو نونو ئەوجە مناڵانی خۆشەویست بەرنامەکەمان بەرنامەیەکی مناڵانەیە لە کەناڵی دیمەن بەشی مناڵان لەگەڵ کوردستانی باشە؟ بەرنامەکەش بە ماڵی کوردستانی ماڵی کوردستان بەڵێ ئێستا ئەمە لە باخچەی مناڵانی هەدارینی ناحکومین دەستخۆشیانی دەکەین کەوڕۆکە ئەمە لەوێندا بەرنامەکەی دەکەین وایە؟ بەڵێ وایە ئەو جە بزانم کوردستان چت کرد لەوێن دەرچت نەکرد شەرەتا نانوشتمان خوارد دوای یاریمان کرد یاریمان کرد یارین بۆ منە شاردیمان نەخوارد قوتوەکانماندانا و لێمانەدا یعنی بە قوتی یاریتان دەکرد ئایا خۆشیە بۆ مانەکردێناوە باشە خراپە یان باشە شتە منداڵە خراپە ئافرین خراپە ئەوە یەک کوردستان ئەوە درێ خراپە باشە کوردستان ئەدی بزانم ئەتوو لەگەڵ مناڵەکان کە یاریتان کرد ئەنگۆ بە داکتان گوت بوو دەچین یاری دەکەین ڕاشتی وان بیرم شو من پێم نەوتە بوو پێت نەوت بوو؟ ناوەڵا یعنی پێت نەگۆت بوو بیرم شو یعنی ئەبێ بیڵێن ئەدی کو جابۆیە مناڵان کە دەچنە سەیران و گەشتی پێویستە لە نزیک دایک و باوکتان لەوێن دەر یاری بکەن وایە؟ بەڵێ وایە بەش من بیرم شو کوردستان بەس پێم ڕێلۆندە جوانی سپاس دەکەم لوتت زۆر ژارە ئەتوش کوڵمەکانە زۆر خڕە نونو ئەی بەبا لەگەم ناکان خوشەکەی لەگەم دارەکە بەس ڕاوەستە من هەندێک شتم وایە ئەو بەرنامە کەی نییە کووە کونیە ئەتو دەبی شارەزای کتێبی وە نییە؟ وایە دەبزانم بەرنامەکە چ کاتەکە چ ڕۆژەکە و لە چێن دەریشە و یعنی چ کاتێک پێشکەش دەکرێت ئیشتە پێیان ناڵێم شکاتێکە بەڵام لە کەناڵی دیمەنە بەڵێ بەیانەکەمە سوپرایت دەکەی سوپرایز؟ سوپرایز ئەوجا کەس لەگەڵ منداڵەکان قسەی بکەین؟ بەس پێشەوەی لەگەڵ منداڵەکان قسەی بکەین ئەمن گۆرانیەکم هەیە لەسەر ژینگەی لەسەر چیە؟ ژینگە پێکەوە دەرێن باشە؟ باشە مناڵە چاوگاشەکان ئەی دایک و ئەی بابەکان مناڵە چاوگاشەکان ئەی دایک و ئەی بابەکان جێ بگرن با چاوساییکەن ژینگەی خۆتان وەربێخەن جێ بگرن با چاوسایی ژینگەی خۆتان وەربێخەن دار بچینن بۆ بڵێنن هەوای سازگار هەڵمژن هەوای سازگار هەڵمژن لەوارزی بەهار
هەوارگەکان باپاک بێژین خۆش بوو کوردستان خۆش بوو باشەکەن گۆ چوونە سەیران و گەشتی گۆرانیشتان گوت وەنیە باشە بچینە لای منداڵەکان بەس بەر لەوەی بچینە لای منداڵەکان مناڵانی خۆشەویست بۆ جوانەکان ئەگەر ئێوەش وەکو کوردستان چوونە سەیران و گەشتی پێویستە پاک و خاوێنی بپارێزن پێویستە ئەو شوێنەی کە لێینە لەوێن دەرخاوێنی کەنەوە وایە پاشماوەی فرێ نادەیت جارەشکە ئەدی ڕەژوو مەژوو ئاگرستووە دەکوژێنیەوە یان نایکوژێنیەوە ئای کوژێنتەوە ئافرین کەوایە چەپرەچی لێدەنەوە کوردستان بژی کوردستان بژی کوردستان ئەجا کوردستان ئەمن دەچمە لای منداڵەکان و قسان لەگە دەکەم باشە دەچم مایکەکەی دێنم دەچم مایکەچی بینم دەستا دێمەوە با بچم مایکەچی بینم ئەو مایکی کەناڵی دیمان مایک کەناڵی ئافرین ئەو زەبلێت چیە کوردستان سوسیالیان لێ بکات ناو چییە؟ سەرەتا نایان بپرسە ناوێ بپرسم؟ ناو چییە؟ کاشمە کاشمە سەهەند سەهەند ناو محەممەدە محەممەد ئەتو محەممەدی؟ وەڵزانی کچی ماشەڵڵە کە جوانی ئەتو ناو چییە؟ نازک یاسر؟ نازک ناسک ناو چییە؟ لێوان لێوان ناخۆشانە ناو چییە؟ لارا لارە ماڵانشان خۆشە ناوەکان خۆشە؟ ناو چییە؟ دیا پەریناس پەریناس هاژە هاژە ئەلێن ئەلێن سعید سعید ئەحمەد کاک ئەحمەد میر میر دەخۆی سەرکە پەنیر یاسا بزانم کوردستان کوردستان بزانین ئەو منداڵانە ناویان چیە با ناویان بپرسی ناو چییە؟ ئەلێنا ئەلێنا میر میر ئەوەش ناوی میرە ناو چییە؟ عەبدوڵڕەحمان عەبدول عەبدوڵڕەحمان عەبدوڕەحمان ئەزەل ئەزەل زانست 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 ناوی زانستە ناوی چەند خۆشە بزانم کەس چێ ناوی کوردستانە؟ ناو چییە؟ بەهرە بڕوا بڕوا ئانیا ئانیا ڕۆزە ڕۆزەخان ناو چییە؟ عەبدوڵڵا عەبدوڵڵا ڕۆنی ڕۆندک موبی موبین ڤاڵە ڤاڵا کوردستان ناوەکان خۆش بوون؟ زۆر خۆش بوو ئەتۆ ناوچیە؟ دیسان نەبیری چەوە؟ لولو لولو نا نونو نونو یعنی چی؟ نونو یعنی نوێ نوێ یعنی تازە تازە ئەو جەبرێت چێ کوردستان ئەمن تو دەبینە هاوڕێ هاوڕێ دەبینە چێ هاوڕێ ئەوجە بچمە لایەوە منداڵانە با بچین بەس ناوەکانی دەپرسین دوای گۆرانیمانەوە دەرێن ناو چییە؟ کاربین کاربین یونس ناوەکان گەلە خۆشە کوردستان یونس ناو چییە؟ عەبدوڕەحمان عەبدوڕەحمان ژەنیار ژەنیار محەممەد میر ئەوەش دەخوا سەرکە پەنیر ناو چییە؟ شریفە سیڤەن لەنیا ئەیمەن ناسا ناو چییە؟ ڕەهەند ماریا خان ژیان خان هەی ئافرین ناو چییە؟ یا محەممەد ئەو سێناوی ئاخرەوەشی وەت وەڵڵاهی نازانم نازان کوردستان نازانم ناوی چ بوو وتی یانگشین ئەوە کۆریە لاکشین لاکشی بای وابزانم یانگشین لاکشین یا وابزاندرێ لاکشی بای ناو چییە؟ لاڤین ژیلیا ذەکر ڕێمان لیا ئیا ئەرینا ڤێرە زگار ئامان ڕامان سابە تابە کوردستان
ناوەکان خۆشە؟ زۆر ناو چییە؟ لەنیا لەنیا. قساکە کوردستان نارێت دەستخۆمە ناوی چییە؟ ڕەنج ڕەنج ساسوان ساسمان بەڵێ کوردستان بەڵێ کوردستان ئەرێ وتم بەڵێ 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 گوتی چ؟ بەڵێ 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 ئای ئافرین گوتی بەڵێ کوردستان بەڵێ ناوەکان خۆش بوون زۆر زۆر یاکەم زۆر زۆر دەچە پرسیێدەن لۆ کوردستانی کاکیان کوردستان کوردستان بەڵێ مام نونو ئانون کوردستان ئەوانە گۆرانێت چیانێ لە سەداک و بابی ئەوەن دەرێن باشە؟ ئەمش لەگەریان دەرێن ئەیمەن گۆران ئەتوش برێ یارەکە خۆشە گۆرانیەکە هەورامیە ئامە گۆرانی هەورامی موتونێ وتوتە وا بڵێم گوتیت لە تەلەڤیزیۆن خۆمان خۆم وتم چیان گۆرانی ئەڵێ ئای ئامە کوڵێەوەی فاتە کوڵێ ئامە کوڵێەوەی فاتە کوڵێ ئەوە ئەجەیمەوانیە سەڵاوەدایە ژیان سەڵاو بابەژیان سەڵاودایە ژیان سەڵاو بابەژیان ئێوەن شاری دڵ جوانی چەشنی گوڵ ئێوەن شاری دڵ جوانی چەشنی گوڵ منیش بەختیارم لە نێو گوڵزارم منیش بەختیارم لە نێو گوڵزارم دەکەم دیلانێ یاری جۆلانێ دەکەم دیلانێ یاری جۆلانێ دڵێم خەم بڕۆ من شادم ئەمڕۆ دڵێم خەم بڕۆ من شادم ئەمڕۆ لەگەڵ ئازیزان دایە و بابەجیان خۆش بوو؟ چا هیوادارم مناڵان ڕێز لە داک و باوتان بگرن وەنیە کوردستان ماما نونوکیان کوردستان جۆم لێت نییە ماما نونوشیان من جۆم لێت نییە خۆشە 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 خۆش کوردستان بەڵێ ئەتو چه هەمۆژگارێک کتێل و مناڵە خۆشەویستەکان شەرەتا اینجا سڵاوتان لەگە مڵاوەکەم با نێشتان پێ بڵێم کە مامە نون و ئامۆژگاری منی کردو منیش ئشتە بە ئێوەیەڵم یەکەم یەکەم ئافرم ئەوە کە ئەڵێم یەکەم بڕێت ئیشارە کە بڵێکم یەکەم کە ئەشین بۆ شەیران ئەبێ پاک و خاوێن بین وای مامە نون ڕۆژاین بۆ شەیکە با من نمونەیەکە بۆ بگەرمەوە ئەو ڕۆژە لە باخشە بووین لە باسی لە باخشە بووین برادێکم هەبوو شبژمان خوا پشکیت کردێ سەر ئەرژەکە یعنی پشکۆتەکەی خواردوو پاژماوەکەی فردا سەر زەوی منیشتم وامەکە چونکە دوایی کەشێکی تردی هەڵێگرێتەوە ئەو زە من ئێستا پرسیارەکی لە منداڵەکان دەکەین منداڵان دەبێ ئێمە ژینگەمان پیسکەین دەبێ ئێمە شتێکمان خوارد فرەدێنە سەر زەوی دەبێ ئەگەمە چوینە گەشت و سەیرانێ لەوێن دەر ئەو شوێنەی پیسکەین و شتی فڕێدەین و دوای لەوێن دەر بەجێبێنین کوردستان بەس پێم برێ کوردستان لۆ ئەوەدا ئاخر و خەپە ئەوکەیەکێ پێم مەڵێ ژوانی ئەو پێکەنی نەمدێ ئەسپاس جا بۆیە هیواداری مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکانی کەناڵی دیمان کەناڵی دیمان گوێم لێ نییە کەناڵی هەمیشە عاقڵ بن ژیر بن پاک و خاوێن بن ڕێز لە دایک و باوتان بگرن باشە؟ باشە ڕێز لە مامۆستاکانیشتان بگرن دادەکان باش کوردستان وەچیان گۆ ڕۆشتە سەیران و گەشتی بەخیران ڕۆشتیان بە سەبری وەلای ڕاشتی پێ بڵێم خێرا بووین خێرا وتمان نەوەک نەمێنێ باشە ئەدی بەخیران ڕۆشتن وابزانم ئەتوو سەرت دەرهینا بوو لە ناو پەنجەرەی ئەما باشەوەتان بۆ بکەم نون و ئەمە نەخۆش بوو ئشتە با بڵێن ئەمە ژەم شارەکەیە ئەمەرم دەرکردبوو لە شەر شارەکە دەبێتن منداڵینا
دەتگوت چ؟ ئامە کرد بۆ منیان کردە گۆرانی کورتی هەڵپەرکێ من ئامە کرد دەبیتن یە خۆشیە بوو مامە نوێنیا دەبی مندا سەری دەربینیتن لە جامی؟ نەخێر نابیتن بۆیە هیواداری منداڵان هەمیشە تەندروست باش بن باشە بڵەکەم کوردستان بڵێ دەچینە نابڕێک و دوای دێنەوە لاتەن تەواو کوردستان بڵێ نابڕەکە خۆش بۆنیە زۆر ژێر ئەتوشی سرعاتت کرد بۆنیە شەرخەیەکم شکان باشە تلو خەم خۆشی پێشە فرەمان کردبوو هیلاک بۆ قەیناکە قەیناکە بەڵام نابێت و زۆر بنووی بە تایبەتی بە ڕۆژێ وەنیە ئەی بە شەو بخەو دەبی شەوا بخەوین ئەی بە ڕۆژ بە ڕۆژ دەبی ئەمە دانیشین ئەگە دەرسمان هەبوو دەرسی خۆمان بخین وایە ئەگەر نا خۆمان بەشتی باش خەریکەین وێنەی دروستکەین چ دروستکەین؟ وێنە ئافرین ئێستا زانیت کوردستان ئێتەوە وتێت بە ڕۆژ بخەوە بە شەو وێنە بکێش تەواوە شیەشی دەبیتنە بەشەوێ ئێواتوێت بەشەوێ بچین لەو خەم وێنە بچێشین ئێمە غەڵە پێگەشتا کوردستان بەڵێ ئەمەە تو خۆش دەوێ منی دەمەوێ منداڵەکان فێرکەی شەوان زوو بنون تەواو وەکو نونوتی شەوان ژوو بنون بە ڕۆژیش وێنە بکێش ئەیکەی شایی بکەین چێ؟ سەعیکەی بکەین سعی؟ وەچی لە مەکتەبی هاتنەوە؟ یانێر بە ڕۆژ وەچی لە هاتنەوە لە مەکتەبی نانتان خوارد بۆ من نەکو جانتاکەوە فەدەی دەبیتن؟ نادێ دەبیت جانتەرە دوودانەوە بچی نانی بخۆین قەی ناکەی ساعتە چی بکەین؟ گرشیمە بەسیتە؟ ڕاوستە با تەواو بکەین بەرنامەکە دەچین نانی دەخۆین باشە؟ دەچین نانی دەخۆین جا بۆ ئێم ناڵانی خۆشەویست گرنگە ئێوە کاتەکانی خۆتان دیاریکەن وەنیە کوردستان شەو دانرا لۆ خەوێ وایە ڕۆژ دانرا لۆ ئیشکردنێ لۆ خوێندنێ لۆ سەحیکردنێ وایە؟ بەڵێ وتمان دوای ناوبڕەکە دێنێ وڵاتان ئێستا چاوپێکەوتن دەکەین لەگەڵ منداڵەکان کوردستان بانجاکەم؟ بەڵێ باشە وەرە کچە جوان وەرە بزانم ئەو کچە جوانە ئەو کشە ژوانە ناوت چییە؟ ئانیا ئانیا چۆنی؟ باش ئانیا کوردستان خۆشەوێ؟ بەڵێ لە کوردستان پرسیارەشی لێ بکە؟ بێڵە ئانیا پرشاری بۆشتە تۆ نەوڕۆژی بۆ سەیران دەرێ نەورۆزی چوە سەیرانێ؟ بەڵێ پێم بڵێ یاریت کرد لە شەیران بەڵێ شتت پیش کرد دەیدی باباڕەش دەرێ چتت پیس کرد؟ ئەی ئافەرم چەپرەشی بۆ لێدەن ئانیا وەرە وەرە دەرێن دەنگت کۆشە ئانیا گۆرانە چیلۆ من و لۆ کوردستانی برێ یاڵە ئەمن ئەوە دادنیشم ئەمش دانیش یاڵە بۆشە با مۆشیقاغی بڵێت بڵۆ یاڵە بڕۆ ناسانی گۆرانی چی خۆشپان لۆ برێ سێوەمیەوەچی جوانە دەزانی؟ بە بچکۆڵە کوڕە ABCD ABCD هەی ئافرین دەبرە دانیشە چەپرەشی بۆ لێدان وەرە میر کوردستان میر ئەوە میرە ناخۆی شەلکە پەنیر میر دەخۆی سەرکە پەنیری خەبوو میر بزانم با تو چیە سەیرانێ؟ چتاکە لە سەیرانی؟ نانتان خوارد؟ چتان خوارد؟ گۆشت بەریانی؟ ئەڵڵا بریانی برشیما ئەدی کوردستان کەبابیان خوارد بۆ کەبابتان نەخوارد؟ ئای برشیما باشە تۆچی کوردستانی سەرەندەری نابوو لە جامی؟ ئافرین چەپرەشی بۆ لێدەن؟ باشە میر ئەمە سەیوان لۆچی بەکاردەینین؟ لۆبانانی و ڕۆسی ئافرین چەپرەشی بۆ لێدەن هەربژی دەبڕۆ دانیشە میر بزانە ئەو لایە گوڵە جوانە؟ وەرە گوڵە جوان وەرە پێدەکەنی وەرە بزانم ناو چییە؟ ڕێمان کوردستان خۆشەوێ؟ بەڵێ کوردستان بەڵێ ئەو ڕێمانە ڕێمان ماشەڵڵا کوردستان چەند جوانە شی پۆشتە بۆشە با پرشاری باشی لێ بکەم ڕێمان وا گۆرانێک بۆ بوو لە ژارێ
بەڵێ گۆرانێکمان بۆ بڵێ یاڵە گۆرانێکی برێ ئەڵڵاکە خۆشە شفتی و گندۆری دەزانی ئەوەم ژەیڵێ ترێ مۆزوو خۆخۆکە مامۆستا یاڵە لێویشم لەبیر کرد ئەوشی لەبیر کردیا ئەدی کوردستان لێویشم لەبیر یاڵە لەسەر کوردستانێ کوردستان کوردستان چەندە جوانە کوردستان چەندە جوانە کوڵماکانی خڕا چاوی گەورەیە کراوێکی لەسەرە و جلچی کوردیە پێکەوە کوردستان چەندە جوانی کوردستان دڵی هەمووانی ئەتو کوردستان خۆشەوێ بەڵێ زۆریان کەم زۆر کوردستان ئەوە ئەتویان خۆشەوێ ئەدێت تو ئەوان خۆشەوێ من ئاوەنە کا توش دەشت بێنە دەشت دەدەست بین ئەو ئەوەنە خۆشیان ئافرین هەر بشی بۆ چەپە چی دەدەمەوە ئەو گڵۆ چی بۆ ڕێمان ئافرین وەرە کسە جوان وەرە ئەتو وەرە چەپەش بۆ لێدەن کوردستان ئەوە لە باخچەی هەدارین ئەو گوڵە جوانان ئەو عاقلیشن ناو چییە دیە ئەتو کوردستان خۆشەوێ شەنێک دیا چەندە منی خۆشەیە زۆر باشە دیە پرشارە 5 کەمە زیادی کە ئەوەندە دیە بۆ دا کوردستان بەڵێ کوردستان دە پرسیارە چی لێ بکە دیە شەوە ساعت شەمەخەوی دەری شەوێ ساعت چەند دەخەوی وی متەرجمیش شەوە ساعت چەند دەنوی ساعت 12 شەوێ یا ساعت 9 چەپرە چی بۆ لێدەن باشە گوڵەکەی من ئەگەر ئەمە نانی بخۆین دەبێت چی بکەین دەبێت جوان نانی بخۆین دەستمان بشۆین چی کەس دەستمان بەزای بشۆین ئافر دەبێ ئەمە لە کاتی ناخواردنی قسەی بکەین نابێ کوردستان بڵێ ئەتۆ چی ناین دەخۆی قسەی دەکەی هیچ هیچ بێدەنگم ئافرین بێدەنگ دەبێتن کەوای دەبێ هەمومان پێدەنگ بین ئافرین ئەدی باشە پێش دایک بابە دەست پێ دەکەی یان لەگەڵ دایک بابە دەست پێ دەکەی لەگەدای بابا ئافرین چەپرەکی بۆ لێدەن هەرگیزی ئەوە چی کوردستانی عاقڵە کوردستان ئەوە چی تو جوانە عقلیشە خۆشت دەوێ کوردستان هەمویان ئەتو خۆشە مناڵەکانت هەموو خۆشەوێ هەموو مڵاوێکم خۆشەوێ هەمووی خۆش دەوێ ئەمەش کوردستانمان خۆش دەوێ کوردستان خۆشمان دەوێ منی دەمان گۆبرێن کوردستان خۆشمان دەوێ کوردستان خۆش ئافرین هەر بژی چەپرەکی بۆ لێدەن بڕۆ دانیشە هەر بژی ئەتو بزانم ناوە چییە ژیلیا شیلیا چوانی باشم شیلیا چی هەموو جارێ ئەوها پرچلۆ دادەینی داکەم داکرد باشە کە لەگە دای دەستنە سەیران و گەشتی دایە پێتان دەڵێ ئەنگۆ دەبی پاک و خاوێن بن بەڵێ ئەدی کوردستان بڵێ زانداشی ئامۆژگاری کردیا ئەدی کوردستان داکرد بە توی گوت دەبێت و خاوێن بی بە منی وت بەشکرم یەک دوو ژا بەخشەم نەکرد بەم دوایی بەخشەم کرد ئەوها یەک دوو جار بە قسەی نەکردیا ئەدی ئێستا بە قسەی دەکەی بەڵێ دای نێرگزەوە نییە داچی کوردستانی نێرگزە ناوی چیە نێرگژ داپیرشی ناوی نیشتیمانە ناوی چیە نیشتیمان نیشتیمان و نێرگز و کوردستان دەگۆران یەکفەنەوەی لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە تەق 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 چێوە مندا پیرم ڕۆژە بۆمێ ناوی کێکی جوان دەیبیکەنەوە بۆ قوربان دەنگت یارە ئەی فێڵباش بڕۆ ڕێوی تاکە باش تا دایکمان نایەتەوە دەرگاکە ناکەینە دەبی دەرگای بکەینەوە بەبێ نەخێر ئافرین زۆر سپاس فەرم دانیشتە کوردستان وا هێدی بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین جا بناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکانی کەناڵی دیمان چەپرەکەدانەوە خۆتان
من و کوردستان هەموو هەفتان دەبینە میوانی ماڵەکانتە هەر جارێ و باسی شتێک دەکەین بزانین هەفتانە کوردستان چی کردووە ئەو هەفتە چوو بە سەیرانێ بزان هەفتەش کە شتەکە باشە و بە ناوی خۆمان و بە ناوی بەرنامەکەمان و بە ناوی ماڵی کوردستان زۆر سپاسی باخچەی مناڵانی هەدار دەکەین کە ئەوە بەشدار بوون چەپەشی لەنەوە خۆتان کوردستان خۆشم دەوێ منیش نونو زۆریان کەم زۆر کەم زۆر ئێستا کەم یان زۆر 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 ئافرین کوردستان ئاخیر قسەی خۆت لۆ منداڵەکان بکەو ئەمیش کۆتای پێدەهێنری مەیبای باشە منداڵەکان سەرەتا خۆشحاڵ بووم و ژارێکی تر زۆر دڵخۆش بووم لەگەڵتان ئەو ئامۆژگاریانی من و نونو وتمان بیکەنە ئێرەتانەوە هەڵی واشم بە گوێشکەتانەوە بە گوێسکە بیکەنە گوارە باشە بۆیە خۆشەویستان و ئایزان مناڵە چاوگۆشەکان وڵە جوانەکانی بینەری کەناڵی دیمان تاکو بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێن و پێتان دەڵێن ماڵەکانی هەمووتان ئاوەدان و ماڵی کوردستانیش ئاوەدان و بای بای